دوو مانگ دوای تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوە گەرمیانی ئامەدی کوڕی لەدایک بوو. ئێستا ئامەد تەمەنی گەیشتۆتە 9 ساڵ و ئەو بەدیقەتەوە لە وێنە و یادگاریەکانی باوکی دەڕوانێت، بەڵام هێشتا چیرۆکی تیرۆرکردنی باوکی پێنەوتراوە. ئامەد خوێندکاری پۆلی چواری بنێڕەتیە و لەگەڵ دایک و پور و مامەکانی دادەژی و خەونیشی بۆ دواڕۆژ هەیە. ئەزممە دکتۆر لەبەرێ هاوکاری خەڵکی هێژار بکەم. ڕۆژنامەنووس کاوە گەرمیانی لە شەوێکی ساردی باراناویدا و 9 ساڵ لەمەوبەر لەلایەن چەند چەکدارێکەوە لە بەردەم ماڵی خۆیان تیرۆر کرا. ئامەدی کوڕی ساڵانە قەرەباڵغی و یادی تیرۆرکردنی باوکی دەبینێت، بەڵام دایک و مامەکانی چیرۆکی ڕووداوەکەی لێ دەشارنەوە تا کاریگەری لەسەر ژیانی دروست نەکات. ئەڵێ دایکە من بۆچی باوکم نییە، بەڵام ئێستا گەشتوتە تەمەنی ئەزارێن بڵێ باوکی لە دەستداوە، بەڵام ئێمە هەوڵی ئەوەمانیاوە باوە بڵێن کە نەتوانێت دیوی ڕاستەقینەی لە دەستدانی باوکی بزانێت بە هۆکاری ئەوەی تەمەنی ئێستای ئامەد ئەو تەمەنە نییە بتوانێت بگاتە ئەو ئازار و نەهامەتی کە هۆکار بۆ لە دەستدانی باوکی. لەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوە گەرمیانی کەسێک سزای هەمیشەیی درراوە، بەڵام کەسوکارەکەی داوای ئاشکراکردنی دەستی پشت ڕووداوەکە دەکەن. سزادراوەکە ماوەیەک لەمەوبەر کەسوکاری کاوە گەرمیانی بینیوە و بەڵێنی درکاندنی نهێنیەکانی پێداون، بەڵام دواتر پاشگەز بۆتەوە. ئەوەندەی ئێمە قسەمان لەگەڵ ئەو تاوانبارەدا کردووە، تەنانە سەرەتا ئامادەی ئەوەی هەبوو کە بێتە دادگای ئێرە و دووبارە ئیفادە لەسەر دۆسێکی کاوە گەرمیانی باتەوە و بۆ ئەوەی بکوژی ڕاستەقینەواتە ئەو بەرپرسەی کە ئەم بەعیعازی ئەو بەرپرسە هەستاوە بۆ تیرۆرکردنی کاوە گەرمیانی هەموو ئەمانە بۆ ڕایگشتیوە بۆ دەسەڵاتی دادوەری و دادگا بسەلمێنێت، بەڵام پاش تێپەڕبوونی دەرفەتێکی یاخود کاتێکی زۆر کەم ئەو تاوانبارە بەداخەوە پەشیمان بووە، ئەمەش دەگەڕێتەوە بۆ سەر دوو خاڵیان هەڕەشەی لێکراوەکە نەیتوانەوە بێتە محکەمە یاخود تموحێکی وەها خراوەتە بەردەم ئەم کە بۆ ئەوەی جارێکی تر بتوانن بۆ مەرامی خۆی بەکاری بهێنن. و کەسوکاری کاوە گەرمیانی دەڵێن هێشتا زووە ئامەد بەو چیرۆکە تراژیدیە ئاشنا بکرێت کە بەسەریان داهاتووە، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئامەد دڵنیایە لە کۆچی دوایی باوکی و وێنەکەی دەناسێتەوە. این باو تا ئێستا لە هەرێمی کوردستان ژمارەیەک ڕۆژنامەنووس تیرۆر کراون، بەڵام هێشتا تۆمەتبارە سەرەکیەکان ئاشکرا نەکراون کە ڕۆژنامەنووسان هۆکاری ئاشکرا نەکردنیان بۆ دەستی بەرپرسان دەگێڕنەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.